بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير گەورە مبارك بيروزا او ذاتي كهمو بونەوەر و جیهانی بەدەستە او ذاتي دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور هەر ئەویش خۆی مردن و ژیانی بەدیهێناوە تا تاقیتان بکاتەوە چێتان کردەوەی چاکتر و پەسندترە هەر ئەویش زاتێکی باڵا دەستە بەسەر بێباوەڕاندا وەلێ خۆش بووە لە ئیمانداران الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور هەروەها ئەو زاتە ئاسمانەکانی بە 7 چین دروست کردووە لەنێو بەدیهێنراوەکانی ئەو خودای میهرەبانەدا هیچ ناڕێکی و ناتەواویەک بەدی ناکەیت ئەی ئینسان هەر چاو بجێڕە و سەرنج بدە بزانە هیچ درز و کەم و کوڕیەک بەدی دەکەیت ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير پاشان هەر سەرنج بدە و چاو بجێڕە و ورد بەرەوە جار لە دوای جار و کۆڵ مەدە سەرسام و ملکەج دەبیت چاوت بەناو ئومێدی دەگەڕێتەوە لە کاتێکدا کە چاوت ماندووە و پەچی کەوتووە ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير سوێن بە خوددا بێگومان ئێمە ئاسمانی دنیامان کردووە بە چراخان بەهۆی ئەستێرەکانەوە کە بە شەوگاردا بەدی دەکرێن و بەو ئەستێرانە شەیتانەکان ڕاو دەکەین لە قیامەتیشدا سزا و ئەشکەنجەی دۆزەخمان بۆ ئامادە کردوون وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير هەروەها بۆ ئەوانەشی کە باوەڕیان بە پەروەردگاریان نییە سزا و ئازاری دۆزەخ ئامادەیە ئای کە چارەنووس و سەرنجامێکی زۆر ناسۆر و ناخۆشە إذا ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور کاتێک فڕێ دەدرێنە ناوی دەنگێکی ناساز و ناخۆش و لوورەیەک لە دۆزەخەوە دەبیستن لە کاتێکدا قوڵب دەدات و دەکوڵێت تكاد تميز من الغيظ كلما ألقي فيها فوج سألهم خزنتها ألم يأتكم نذير لداخی خوددانە ناسان خەریکە پارچە پارچە ببێت و لێک ببێتەوە هەر جارێک دەستە و تاقمێک فرێ دەدرێتە ناوی پاسەوانی دۆزەخ لێیان دەپرسێت باشە ترسێنەرێکتان بۆ نەهات تا لەم سەرنجامە ئاگادارتان بکات قالوا بلى قد جاءنا نذير فكذبنا وقلنا ما نزل الله من شيء إن أنتم إلا في ضلال كبير لەوەڵام دا بە کەساسیەوە دەڵێن بەڵێ لە ڕاستیدا ترسێنەرمان بۆ هات بەڵام ئێمە بڕوامان پێ نەکردن و وتمان خدا هیچی لەم بارەیەوە نەناردووە ئێوە تەنها لە گومڕایی گەورەدا گیرتان خواردووە و هیچی تر وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير اینجا دەڵێن ئەگەر ئێمە گوێمان بگرتایە و بیر و هۆشمان بەکار بهێنایە نەدەبووینە نیشتەجێی دۆزەخ فاعترفوا بذنبهم فسحقا لأصحاب السعير
ئەوسا ئیتر بەناچاری و خەجاڵەتیەوە دان بە گوناه و تاوانی خۆیان دادنێن جابان نیشتەجێکانی دۆزەخ لەوە ولاتر چن. إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير. بەڕاستی ئەوانەی کە لە پەروەردگاریان دەترسن لە پەنهانیدا بۆ ئەوانە لێ خۆش بوون و پاداشتی گەورە ئامادەیە. وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور. خەڵچینە چون یەکە بۆتان چ بەنهێنی قسە بکەن یان بە ئاشکرا ئەو زاتە بە هەموو ئەو خەتەرە و خەیاڵانەی دێن بە کڕۆکی سینەکاندا زانا و ئاگایە. ألا يعلم من خلق وهو اللطيف الخبير. مەگەر خدا نازانێت چێی دروست کردووە و چۆنی دروست کردووە لە کاتێکدا ئەو زاتە وردکار و بەسۆز و ئاگایە. هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور. هەرەو زاتە زەوی بۆ زەلیل و ملکەچ کردوون هەرچیتان بێت لەسەری دروست دەکەن چۆنتان بێت بەکاری دەهێنن بگەڕێن بە هەموو گۆشە و کەناریدا لەو ڕزق و ڕۆزیەش بخۆن کە پێشکەشتانی دەکات دڵنیاش بن کە سەرنجام گەڕانەوەتان بۆ لای ئەو زاتەیە. أأمنتم من في السماء أن يخسف بكم الأرض فإذا هي تمور. ئایا لەو زاتە ناترسن کە لە سەروی ئاسمانەوەیە بەناخی زەویدا بتان باتە خوارەوە جا دەست بەجێ ئەو زەویە بێتە لەرزە؟ أم أمنتم من في السماء أن يرسل عليكم حاصبا فستعلمون كيف نذير. یاخود لەو زاتە ناترسن کە لە سەر و ئاسماندایە کە بایەکی بەهێز هەڵکاتە سەرتان و بەردبارانتان بکات ئەوسا دەزانن هەڕەشەی من چۆن بووە. ولقد كذب الذين من قبلهم فكيف كان نكير. سوێن بە خوددا بێگومان خەڵکانی تری پێش ئەمان بڕوایان بە پێغەمبەرانی ئێمە نەکرد ئاشکرایە چ بەڵایەکم بەسەرهێنان و چۆن تەمێم کردن. أولم يروا إلى الطير فوقهم صافات ويقبضن ما يمسكهن إلا الرحمن إنه بكل شيء بصير. ئایا سەرنجی باڵندەیان نەداوە بەسەریانەوە پۆل پۆل دەفڕن و باڵەکانیان لێک دەنێن ئەو باڵندانە جگەل لە خودای میهرەبان کەس بە ئاسمانەوە ڕاگیریان ناکات. بەڕاستی ئەو زاتە بە هەموو شتێک بینایە و هیچی لێون نابێت و چاودێری هەموو دروستکراوانی دەکات. فڕۆکە و کەشتی ئاسمانی و هەتا دوایی هەرەو زاتە بەهۆکارەکان لە ئاسماندا هاتوچۆیان پێدەکات و ڕایان دەگرێت. أمن هذا الذي هو جند لكم ينصركم من دون الرحمن إن الكافرون إلا في غرور. ئایا چێ ئەو کەسە خۆی بەسەر باز و بەرگری کەر لە ئێوە دەزانێت و وا دەنوێنێت کە دەتوانێت بەبێ خودای میهرەبان سەرتان بخات و پایەدارتان بکات؟ نەخێر کافران تەنها لە خەڵەتاویدان و هیچی تر. أمن هذا الذي يرزقكم إن أمسك رزقه بل لجوا في عتو ونفور. یاخود چێ ئەوەی کە ڕزق و ڕۆزیتان پێدەبەخشێت ئەگەر خوددا لێتان بگرێتەوە؟ نەخێر بەو تاقیکردنەوەیەش بێباوەڕان هەر لە گومڕایی و سەر لێ شێواوی و دوورە پەرێزی لە بەرنامەی خوددا ڕۆچوون. أفمن يمشي مكبا على وجهه أهدى أمن يمشي سويا على صراط مستقيم.
جا ئایا ئەو کەسەی کە دەمە و ڕووکەوتووە و بەو حاڵەوە دەڕوات چاکتر ڕێگە دەزانێت یا ئەو کەسەی کە بەسەر شەقامێکی ڕاست و ڕەواندا بەڕێک و پێچی دەڕوات بەڕێوە قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون ئەی پێغەمبەر پێیان بڵێ هەر خودایە کە ئێوەی دروست کردووە و دەستگای بینین و بیستن و تێگەیشتنی پێبەخشیون کەچی کەمتان شکرانە بژێر و سوپاس گوزارن قل هو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون هەروەها پێیان بڵێ هەر ئەو خودایە ئێوەی لە خاچی زەوی پێگەیاندووە گەڕانەوە و کۆکردنەوەشتان بۆ لای ئەوە ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين بێباوەڕان دەڵێن باشە کەی ئەم بەڵێنە دێتە دی زیندووکردنەوە و لێپرسینەوە ئەگەر ئێوە ڕاستگۆن قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين پێیان بڵێ زانیاری ئەو کاتە لەلای خودایە من تەنها بێدارکەرەوەیەکی ئاشکرام فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا وقيل هذا الذي كنتم به تدعون کاتێک بینیان ئەو بەڵێنە خودایە یەخەیان پێدەگرێت چڕ و چاویەوانەی کە باوەڕیان نەبووە تاڵ و ترش و ناشرین دەکرێت ئەوسا پێیان دەوترێت ئەمە ئەو بەڵێنەیە کە پێتان دەدرا قل أرأيتم إن أهلكني الله ومن معي أو رحمنا فمن يجير الكافرين من عذاب أليم هەروەها پێیان بڵێ باشە ئەگەر خوددا من و هەموو ئەو کەسانەی کە شوێنم کەوتون لەناوبەرێت یا بەزەی پیاماندا بێتەوە ئەوسا چێ هەیە بێباوەڕان لە سزای پڕ ئێشی دۆزەخ ڕزگار بکات ئەگەر لەسەر یاخی بوونیان بەردەوام بن قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ضلال مبين هەروەها بڵێ ئێمە خودای میهرەبانمان هەیە و باوەڕی پتەومان پێیەتی و پشت و پەنامان هەر ئەوە جایتر ڕۆژێک دێت کە بەڕوونی بۆتان دەردەکەوێت چێ لە گومڕایی ئاشکرادا گیری خواردووە و سەری لێ شێواوە قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين پێیان بڵێ هەواڵم بدەنێ باشە ئەگەر ئاوەکەتان ڕۆچوو چێ دەتوانێت ئاوی سازگار و ڕەوانتان